پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئامان مسلمانان وەسیەتان ئەمە دووبارەیە کاتۆ وەسیەتان پێکەم بە ژنەکانتان لەگەڵیانە باش بن وەستەوسوا بالنساء خەیرا تخوا برینە ئیسا خەڵکێکی زۆر هەیە لەناو ئەم مەجلیسە و گوێشی دوایی لەم وتارە ئەبێ لەگەڵ ژنا خراپە تخوا ئەم وەسیەتە آخر وەسیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم آخر وەسیەتە ئەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمی ژنەکانتان ئەسیرن لاتان دیلن يعني أو هذا جير دستوا طلاقي أو بدسي تويا لا يملكن لأنفسهن شيئا هي كان بدسني أوان إيوه بحق بأم كتابة أو جنانتان حلا كردو يعني أو جنا كإسجني تويا برلا أوي بقرآن بتام كعب جنو مير والله لك ولانك أجر لقلا بوستاي خلق خزمك أو جنا لو تبتي كشتاي يكسر بس يستتو جنت بم قرآن بو تخيزانت بكتابي خوا بأمانتي خوا بكلماتي خوا دي الرياض لم قرآن بقرأ الرياض لم قرآن بقرأ حقي جيبك كم خوش إيسم من أو عندنا ترسم داولا خيزانم كم بلام آفرد أجر برانبر بتو ناف روميكم هي ما فتم نداوة بلي ما في نداوة گردن تازانه بێ بڵێ ماف می نەداوە چەند خۆشە ئەمە نسقەت بە خۆت هەبێ ئەمەندە متمانەت بە خۆت هەبێ کە 100% مافی ژنەکەتت دابێ 100% مافی دابێ مناڵەکانت ماف دابێ بە پێی توانە براینە ئێمە خۆ مناڵم ڕۆندزی بکەن بۆ مناڵەکانتان نە وەڵڵاهی براینە من دوێنێ یەک دوو ماڵ بەهۆی جەژنەوە بەهۆی هەندێک کێشە و مەشاکلیشەوە چوون ماڵی وا هەبووە من لە کاتی نەوەتەکانە لە مزگەوت تەقوا بوومەتە چوومە ماڵیان ئیسەش دوێنێ چوومەتە ماڵیان هەمان خان و هەمان وەڵڵا سبوغیشی نەکردووە بەڵام بەیەک و بەختەوەرن ئێمە قەسر لە قات لەمان قات قەسر گشتی کاشی و مەڕمەڕ و بەڵام مافیان نادەین ئەسڵ وایە کە ئینسان مافی ژنەکەی بدات نەک ماڵی بۆ جوان ماڵ قیمەتی نییە لە خاروی کرێشا بێ لەناو چادرێکی شابێ مهم حەقی دابێ ئەو لە تۆ ڕازیە بس ئەگەر نەتکردی بێ بەخوا لێت ڕازی نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر جەختەکاتەوە